سرتا بنای خواب خیراتنی و کم بوم پیشانگی لآماده احمد مختار جاف من نام انس عباس لپولی دوانزای زانستی باشداریم کردو لم پیشانگی با بری 35 رسم ام جور پیشانگیانه لآماده کان دایان لقطابخانه کان دا برادی کی زور گرینگن بو قطابیکان وکو لپینا او هزی کوا لکاتی خوندن دا لسر مشکانه بو او هزی توزه کم بیت و هروها بیت هوکاری درکوتنی او قطابیانی که بهری چانه و هروها زیادتر کردنی هزی بهری او کسانی که بهرگانی آتیه وەکو ڕسمەکانی منیش ئەو ڕسمانەی کە گزارشت لە ڕسمەکانی من زیاتر گزارش لە خێزانەکەن خێزانیش زیاتر ئەو بارودۆخانەی کەوا لە ئێستای خێزانی ئێمە دەرەکەون لە ناو وڵاتەکەی ئێمەیە و هەروەها زیاتر ئیش لەسەر دەموچاو کراوە زیاتر ئیش لەسەر دەموچاو کراوە کە لە ئێستاە ئیشکردن لەسەر دەموچاو هەم ئاسانترین شتە و زۆر بە جوانیش دەرەکەوێت لەو کەسانی کەوا سەرەتان وەکو من کە ئێستا لە سەرتایە دەستم پێ کردووە بە ئیشی دەموچاو دەستم پێ کردووە. ناو محمد طاهر خوێندکاری پۆلی دوانزەیمی زانستی طبعا من تقریبا بە 15 بۆ 20 تابلە بەشداریم کردووە لەم پێشانگایەم ڕۆیە تابلەکانی من گزارش لە شتێ ناکەم تایبەت بێ معنایەکیان هەبێ وێنەکانی من پۆرترێتن بۆیە ئەوەشم هەڵبژاردووە قورسین بەشی شێوەکاریە هەموو کەس ناتوانێت بیکات تەواوان و لە پێشانگەکانە ئەتوانیت ئەو کەسانی کە بەهرەمەندن بەرەکەی خۆمشانی خەڵک بن بۆی پێویستن ساڵانە نەک جارێت دووسێ جاریش نەک لە بواری شێوەکاریە لە بوارەکانی تری وەکو کاری دەستی و پیکەرسازی و مۆسیقا ئەمانەشە بکرێتەوە بۆ خوێندکارانی کە بەهرەمەندن تا بتوان کەمێک خۆیان پیشانی خەڵک بن. گەڕێتەوە وەسمان پاشا 1000 درهەمی زیاوشی بڵێ ساڵەکان جیاوازن لە 23 ساڵێکە هەر جیاوازی هەیە تەنانەت لە دایکبوونی یەکەمین فستیڤاڵی ئەحمەد مختار جاف بۆی بمانەوە کردووە کە بە هەندێکی گرنگ کە ئامادەکەمان بە ناوی شاعری گەورەی گەلەکەمان ئەحمەد مختار جاف نراوە بۆیە ڕۆژی شێتکردنەکەی ئەحمەد مختار جاف بە هەند وەرگیرا کە یەکەمین فستیڤاڵی ئامادەی ئەحمەد مختار جاف ڕێخین ئەو کار و چالاکیانەی کە لەناو فستیڤاڵە لەوانە پێشانگای شێوەکاریە پێشانگەکە پێکاتوە لە بەرهەم و کار و چالاکیەکانی ئەمساڵی خوێندکارانمان لە بواری شێوەکاری بابەتی دووەمان پانێڵی سێکە لەسەر ئەدەبیات و دنیابینینی ئەحمەد مختار جاف وەکو شاعیر کە سێ پانەڵسمان بانگێش کردووە دوو پانەڵسان مەمۆسای ئامادەی ئەحمەد مختار جافن پانەڵسێکیشان میوانە لەناو بەرنامەکانی فستیڤاڵە دوایە فیلمێکی دۆکومنتاری 50 خوڵێکیمانەیە لەسەر ژیان و بەرهەمەکانی ئەحمەد مختار جاف کە فیلمێکی تازە بەرهەمهاتووە کە بۆ میوانان و بۆ خوێندکارەکان نمایشەکرێ لە دوایەوە خوڵێکی تێنسە کە هەفتەیەک بەردەوام بۆ ئەمڕۆ یەکەمی دووەمەکەیەتی کە بابەتی وەرزشی و ئێمە لای خۆمان وکو مامۆستا و ئامادەیەکە بە هەند وەریبانگرتووە.